خۆی جارێ لە پێشدا دەبێ بڵێم سیستەمی ئیلێرنینگ یان ئۆنلاین لە دنیادا بەشێکە لە پرۆسەی پەروەردەدا ینی هەیە ئەو بابەتە و پێشتریش هەبووە بەڵام بەڕاستی ینی ئەو بابەتە نەبووتە جێگرەوەی پرۆسەی پەروەردە لە ناو هۆڵەکانی خوێندن ینی هەرگیز لە هیچ شوێنێکی نەبووتە جێگراوە نەک لە لای ئێمە و لە هەرێمی کوردستان پارساڵیش کە لە 25 دوو کە ناوەندەکانی خوێندن لێرە ڕاگیران لە جیهان ڕاگیران هەنی پەنابرا بۆ پرۆسی ئیلێرنینگ بەڵام لەوێش لەبەر ئەوەی کە کۆمەڵک گرفتی گەورەی لەبەردەمدا هەبوو نەبووە جێگرەوەی پرۆسەی خوێندن ئەم بڕیارەیە ئەم ساریش بەڕاستی کە دراوە بە بڕای خۆم ئەم بڕیارە دەبایە دیراسەتی زۆرتر بکرابایە پرسوڕا بە مامۆستایان بکرابایە بەسەر پەرشتیاران بکرابایە پرسوڕا بە دایکان و باوکانی قوتابیان بکرابایە چونکە ئەوان معاناتیان ئەوان دەزانن لە ڕاگررتنی پرۆسەکە و لە پێداویستیەکان و لەوانە چەند ئەزیەتیان کێشاوە لێکەوتەی چەند خراپی لەسەر نەفسەتی مندارەکان و لەسەر نەفسەتی خۆشیان هەبووە بۆیە پلەی لێکراوە دەبایە دیراسەتی باشتر بکرێت چکە ئێمە کاتمان لەبەردەم داماوە هێشتانێکی نییە بەهەرحاڵ پرۆسەی ئیلێرنینگ نابی بیتە جێگرەوەی پرۆسەی پەروەردە چونکە بەڕاستی کۆمەڵک پێداویستی هەیە ئەم پێداویستیانە ئەساسیاتی پرۆسی ئیلێرنینگ بۆ نمونە کارەبایە ئەنتەرنێتە ژینگەی شوێنەکانە مەبەستم دەرەوەی شار شاخ ناو شار و تەمەنی منداڵەکان ئەوانەی کە لە بازنەی یەکەمی بنەڕەتین ئەوانەی لە بازنەی دووەمی بنەڕەتین و ئاستی بژێوی خێزانەکان هەموو ئەوانە بەڕاستی لەمپەرن یاخود بڵێن شێوازێکی ڕێگریکردنن لە بەردەم ئەم پرۆسەیەدا بۆیە ئەم پرۆسەیە بەڕای خۆم لەژێر ئەو هەموو پێداویستیانە ڕەنگە سەرکەوتن بەدەستنێنێ بۆیە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان یان وەکو ڕێی خۆشم کە پەروەردەکارێکە و زیاتر لە 40 ساڵ خزمەتم لە بواری پەروەردەدا هەبووە پێم وایە ئەم بابەتە دەبێ ورتر لێی بڕوانین